بەڵێ کاتان باش و ئێوارتان باش بەخێر بێنەوە هەروەکو ئەوانەی لە بەرنمەکانی ئەمڕۆدا تەماشایان کرد ئەمڕۆکە دوو کورتە بەرنامەمان پێشکەش کرد یەکێکیان بەیانی زوو یەکێکیان دەوروبەری ڕێک نیۆڕۆ دوایی نیۆڕۆ بوو لە هەردوو بابەتدا هەم ڕەوشی ئێستای ناوچەکە بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە گەروی هورمز و شەڕی ئەمریکا و ئێران و ئیسرائیلەوە هەیە هەم شەڕی لوبنان و هەم بابەتگەلی دیکەمان شڕۆڤە کردبوون زۆر بە کورتی و لەبەرەوەی بڵێنم پێدا بوون کە لەمە دووە ڤیددیۆکانم کورد دەکەم بەڵام زیاتر دەکەم ڕۆژانە لە یەک ڤیددیۆ لە یەک لایف زیاترمان دەبێ دەکرێت 2 یان 3 بن بەڵام هەمووشیان کورد دەبن ئەمڕۆکە بە کورتی باس لە ڕۆلی تۆماس باڕک دەکەین کە لە چاپەمەنیەکاندا وەکو پێویست پێم وایە ئاماژەی پێ نەکراوە مەبەستمان دووبارە تاعینکردنەوەی و زیادکردنی ئەرکەکانی هەروەکو دەزانن چەند ڕۆژێک بەر لە ئێستا مارکۆ ڕۆبیۆ بە ڕێزەوە خواحافیزی لە تۆماس باڕک کرد کە تۆماس باڕک کەسێکی لەلایەن موسساتەوە تاعین نەکراوە واتە کەسێکی بیرۆکرات نییە کەسێکی سیاسی نییە بەڵکو ترامپ تاعینی کردبوو کاتەکەی بەسەرچوو بوو و مارکۆ ڕۆبیۆش دیار بوو زۆری پێخۆش بوو کە کۆتایی بە کاتەکەی دێ و بەڕێزەوە خواحافیزی لێ کرد هەرچەندە ئەمە لە چاپەمەنی ئەمریکادا والێک نەدرایەوە کە ئەمە ناڕازی بوونێکی پێوە دیارە ناڕازی ئێستا کەش ناڵێ خۆن ناڕازی بوونیە بەڵام پێخۆشحالیەک لەلایەن ڕوبیۆوە هەبوو چونکە بمانەوێ نەمانەوێ تۆماس باڕک کە ڕاستپێدراوی تایبەتی ترامپە ڕۆڵی وەزیری دەرەوە کە کەم دەکاتەوە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە جیاتی وەزیری دەرەوەش زۆرجار قسە دەکەم و بە پێی ئەو شتانێک کە دزیان کردوتە ناو چاپەمەنی ئەمریکادا تۆماس باڕک لە زۆر بابەتدا ناگەڕێتەوە بۆ وەزیری دەرەوە بەڵکو ڕاستەوخۆ تەلەفۆنێک لەگەڵ ترامپ دەکات چونکە ڕەفیقی هەم ڕەفیقی بیزنسێتی هەم ڕەفیقی گۆڵفە ڕەفیقی گۆڵفیش وەکو ئارەقخۆرەکانی کوردستانە متمانەیان بەیەکە و پێویست ناکەن لە بۆ دام و دەستگا بگەڕێنەوە یەکسەر دەچێتە لای کەسەکە و ئەمانە ناڕزایی نیشانداوە بەڵام دوای ئەوە تەماشامان کرد سەر لە نوێ ئەمجارە ترامپ تاینی کردەوە و ئەرکەکانی زیاتر کردن و عراقیشی بەڕسمی خستە سەر ئەوەی سووریا بینیمان لە سووریادا تۆماس باڕک سەرکەوتنی زۆر گەورەی بەدەستێنان یەک لەو سەرکەوتنانەش توانی تا ڕادەیەک ئیسرائیل و سووریا و تورکیا لە یەکتر نزیک بکاتەوە لەسەر سووریا مەبەستمانە یعنی کێشەیەک لە نێوان تورکیا و ئیسرائیلدا نییە کێشە لەسەر ئەوەیە کامیان هەموو سووریا کۆنتترۆل بکە تۆماس باڕک بە ئاشکراوتی باشوور لە بۆ ئیسرائیل باکوور لە بۆ تورکیا بێ و کوردەکانی کردە قوربانی کاتێک کوردەکانیش ناڕازی بوونیان نیشاندا هەربەر لەوەی دەمی خۆیان بکەنەوە جینۆسایدەکەی حەلەبی نیشاندان و پاشانیش بەنێوبژیوانکاری مەسعود بارزانی ئیمزایەکی پێکردن کە هیچ لە هیچ کەس تەوەقع و باوەڕی نەدەکرەوە ئەوها بە ئاسانی ئەو پێگەی ڕۆژ ئاوا بە 24 ساعتدا بتوێتەوە هیچ شتێک نەمینێ و هەتاوەکو بگاتە ئەو ئاستە لە هەڵبژاردننی ڕابردوودا پێدە نەوێری بچێتە هەڵبژاردن پێدە ئێستاکەش ناڵێ ئێستاکەش ئەڵێ من بایکۆتم کردووە هەڵبژاردن بەڵام بایکۆت نییە لە ڕاستیدا پێدە ئەوە لە برای خۆتان وەربگرن پێدە نەوێراوە بچێتە ناو هەڵبژاردن چونکە گلەی زۆری لەسرە ئەتۆ لە 100,000 کەس ئەتۆ دەتویست ڕۆژهەڵاتی ناوەڕاست فتوحاتێک بکەیت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وەکو سوڵتان سەلیم بەڵام لە پڕەوە دێی نەوەکو فتوحات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناکەی دێرە زور بە دوودەقە لە دەست ئەدەی ڕقە لە دەست ئەدەی تەبخە لە دەست ئەدەی
تشرین لەدەست ئەدەی، کۆبانێ لەدەست ئەدەی، بە تەنیا ناو شارەکەی دەمینێ ماوەتەوە ئێستا، بەڵام دەوروبەری هەمووی ئابلۆخە درراوە و لە هەمان کاتدا لە هەموو ئەوانەی کە پێی دەوترێت دەستکەوت هەر هەمووی لەدەست ئەدەی. ئەوە هەموو لە سایی تۆماس باراک ڕوویدا، بەڵام تۆماس باراک لێکشدا بە تەنیا سەرکەوتو نەبوو لە سووریادا، ئەویش ئەوە بوو کە داوای لە ئەحمەد شەڕە دەکرد ڕاستەوخۆ شەڕی حیزبوڵڵا بکە، ڕاستەوخۆ بچێتە ناو لوبنان شەڕی حیزبوڵڵا بکە. ڕژێمی سووریاش واتە حکوومەتی ئەلشەرع ئەوەی قبول کردبوو، بەڵام لە دواییدا ئەوەی دەبیندرێ ئەوەی دەزانرێ بەپێی ئەو ڕۆژنامە نووسانەی کە لە لوبنانن و یەکێکیان من دەیان ناسم بە ئاشکرا گوتی ئەمە لە زاری سەرچاوەیەکی حیزبوڵڵامان بیستووە کە سعودیا پێیوتونە ئاگداری خۆتان بن، حکوومەتی سووریا شەڕتان لەگەڵ دەکات، دێتە ژوورەوەش دێتە ناو لوبنان و شەڕەکە لەگەڵ لوبنانیش دەکات، بەڵام ئێمە هەوڵەدەین ئەمە نەهێڵین، لە دواییدا نیان هێڵاوە و ئەوە ئێمەیان ئاگدار کردوێتەوە کە ئێمەش کارێکی گەرەشێوەیانە نەکەین بۆ ئەوەی ببێتە ئامرازێک ئەوان بەکاری بهێنن. لەمەدا سەرکەوتو نەبوو و سعودیا زۆر ڕێگای پێنەدا، ڕنگ بێت تورکیاش ئەمەی پێخۆش نەبێت، چونکە ئەگەر بێت و حکوومەتی ئەلشەرع لەگەڵ حیزبوڵڵا شەڕ بکە، ئەمە ڕاستەوخۆ واتای ئەوەیە کە ئێران لەگەڵ سووریا شەڕ دەکا، واتە ئێران لەگەڵ لایەنگرێکی گرنگی سعودیا و تورکیا شەڕ دەکا، واتە ئێران لەگەڵ سعودیا و تورکیا شەڕ دەکا. سعودیا و تورکیا ئەجارێ ئەمەیان ناوێ بێ شێوەیەک ئەمەیان ناوێ و سعودیا بە تایبەتی ڤیزیۆنی خۆی ساڵی 2030 هەیە بە دوای شەڕدا ناگەڕێ، ئێستا کەس بە دوای شەڕدا ناگەڕێ، بە دوای ئاشتیدا دەگەڕێ، چونکە شەڕ لە بەرژەوەندی ئەو نییە لەلای کەنداوە لەلایەک ئێران، لەلایەکی دیکە ملیسیەکانی عێراق، لەلایەکی دیکە شیعەکانی ناو سعودیا و لە هەمووشی گرنگتر لە لای باشووریشەوە لە یەمەن ئەنساڕوڵڵا و حوسیەکان هەنا و سعودیا ئەگەر بێت و ئەم کارە بکە یان دەبێ بەڕسمی بچێتە ناو باوەشی ئیسرائیل کە ئەو کاتە مانای سعودیا و مەڕقەدی پێغەمبەر و ئەم جۆرە شتانە بە هیچ شێوەیەک نامێ و کەسی ئامادە نابێت بێ بچێتە حەج. سعودیا هەژمونی خۆی لەسەر ئاینی ئیسلامی بە تەواوەتی لەدەست ئەدا، لە بۆ هەندێک سعودیا ئەمەی پێخۆش نییە، پێی خۆش نەبووە و ڕێگای لەوە گرت کە ئەحمەد شەڕی حیزبوڵڵا بکە. لە هەمان کاتدا ئەو تۆماس باراکە پێشتر بینیومانە دەربارەی ئەردۆغان لێدوانی زۆر گرنگی داون. یەک لەو لێدوانانە مەسەلەی ئەمە لە زاری ئەردۆغانیشدا جارێک بیسترا کە جاری یەکەم بوو باسی لە پرۆسەی ئیمرالی کرد، باسی لە برایەتی تورک و عەرەب و کورد کرد، وەڵام فارسی نەخستە ناو، و تۆماس باراکیش بەردەوام باس لە شتێکی وا دەکا، باس لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکی بەبێ ئێران دەکا، واتە ئیتیفاقێکی کورد و عەرەب و تورک بەیەکەوە. و لە هەمان کاتدا ئەو تۆماس باراکە پێشتر بە ئاشکرا و گوتی وها تەماشا مەکەن کە ئەردۆغان و نەتەنیاهۆ لەسەرەوە لە پێش کامێرا لە یەکتری ئەدەن، ئەوان لە ژێرەوە هەر لە دەریای سپی ناوەڕاستەوە هەتاوەکو دەریای ڕەش بەیەکەوە کار دەکەن و لە ئایندەشدا دەبنە هاوپەیمانی یەکتری لەو دوو شوێنی زۆر استراتیژی، دەریای سپی ناوەڕاست و دەریای ڕەش. لە بۆ هەندێ تەماشامان کرد ئەمە نیشانەیەکی دیکەی تۆماس باراکە و هەر لەسەر دەمی تۆماس باراکدا وڵاتێکی وەکو کازاخستان ڕایگەیان کە ئەو دەکەوێتە ناو ئیتیفاقی ئیبراهیمە. تۆماس باراک شتێکی دیکەی وت لەو سەردەمەی کە ئەردۆغان لە نیویۆرک بوو، یعنی لە دوای هاتنی ترامپ جاری یەکەم ئەردۆغان لە نیویۆرک پاشان لە واشنگتۆن لەگەڵ ترامپ کۆبووە ئەردۆغان، و تۆماس باراک لە وەڵامی ڕۆژنامە نووساندا زۆر بە ئاشکرا بە دەقیقی وتی ئەردۆغان کێشەی مەشروعیەتی هەیە، ئێمە دەتوانین مەشروعیەتی پێ بدەین لە بەرامبەر ئەوەدا هەندێک شتی دیکەی لێ داوا بکەین. ئەوە بە ئاشکرا لە سەردەمێکدا ڕوودەدا کە پرۆسەیەک بە ناوی پرۆسەی چارەسەری کێشەی چارەسەری کوردیشەیە. ئەمڕۆ کە تەماشا دەکەین ئەردۆغان وەکو بڵدۆزەر کەوتۆتە سەر گیانی ئەو ئۆپۆزیسیۆنەی
ئەو ئۆپۆزیسیۆنەی کە تەحەدایە لە بەرامبەر ئەردۆغان کێشەی لەگەڵ ئۆپۆزیسیۆنێک نییە کە تەحەدانەوی چۆن وەکو پارتی کێشەی لەگەڵ زەحمەت کێش و شووی و سۆسیالیست و حتا یەکێتیش زۆر نییە ویانیش یەکێتی کێشەیەکی زۆر گەورەی لەگەڵ نازانم بەرەی نوێ و کۆمەڵ و گۆڕان و نەوەی نوێ و ئەم جۆرەشتانە نییە. ئەردۆغانیش کێشەیەکی زۆری لەگەڵ ئۆپۆزیسیۆن نییە و ئۆپۆزیسیۆن بەتایبەتی جەهەپە بەردەوام حیزبێک بۆ لە خزمەتی دەوڵەت دابووە. دەوڵەتیش چی پێگوت بێ ئەوەی کردووە. دەوڵەت پێی گوت بێ ئەردۆغانمان پێویستە زاری بە ئەردۆغان بمێنێتەوە وای کردووە. دەوڵەت پێی گوت بێ ئەردۆغان باش نییە محەممەد ئۆغان باشە ئەوەی کردووە. بەڵام لە دواییدا لە دوسێ ساڵی ڕابردوودا ئێکرەم ئێمامۆغڵ و کە فیگورێکی زۆر زۆر سەرەکیە لە ڕاستیدا ئەوەی سەرۆکی جەهەپی ئێستاە یعنی حیزبی ئەتا تورکە ئێکران ئێمامۆغڵوە. ئێکران ئێمامۆغڵ و هەستا لەناو حیزبدا گۆڕانکاریی زۆر گەورەی دروست کرد. کەماڵ قلشدار ئۆغڵ و کە با بزانم 13,000 لە هەڵبژاردن لە هەڵبژاردنەکاندا بەگشتی دۆڕاندوێتی لە بەرامبەر ئەردۆغاندا کەماڵ قلشدار ئۆغڵوی لابرد لە جیاتی ئەو ئوزگر ئۆزەری هێنا سەردەسەڵات. هەرکە ئوزگر ئۆزەر هاتە سەردەسەڵات لە یەکەمین حاڵەتدا ئێکرەم ئێمامۆغڵ جاری سێیەم لە ئەردۆغانی بردەوە لە هەڵبژاردننی ئیستانبولدا و مەنسووریەوەش لە ئەنقەرە بردیەوە لە هەموو شارە گەورەکاندا جەهەپە لە ئاک پارتی بردەوە و جەهەپە بۆ حیزبی یەکەمینی هەڵبژێردراوی تورکیا و ئێستاکە تەماشا دەکەین لەو حاڵەتەدا ئەردۆغان زۆر زۆر لاوازە و ئەمە وای کردووە کە ئەردۆغان بچێ هیچ چارەسەریەکی نەمێنێ بە ئۆکەی تۆماس باراک ئەڵێن تۆماس باراک ناڵێم مارکۆ ڕۆبیۆ ناڵێم کۆنگرێسی ئەمریکا ناڵێم سەناتۆری ئەمریکا بە ئۆکەی تۆماس باراک ئیدی ئەو مەشروعەتی کە تۆماس باراک پەیداوە کە نیەتی ئەو شەڕەفەی کە تۆماس باراک پەیداوە کە خۆی نیەتی ئەو شەڕەفەی کە تۆماس باراک بە هەموو ئیسلامیەکانی داوە کە خۆیان نیەتیان لە پێناوی ئەوەی لە ئایندەدا هەمویان بکەون ناو ئیتفاقی ئیبراهیمی ئێستاکە ئەو ڕێگایی لە بۆ کردوتەوە کە وەکو بڵدۆزەر بکەوێتە سەرجیانی حیزبی جەهەپە. واتە حیزبی جەهەپە لە بۆ من گرنگ نییە حیزبێکی ئەوها پێشکەوت و خواز و ئەوها چەپ و ئەوها سۆسیالیست و ئەوها دیموکراتیش نییە. حیزبێکە لەناو ئەودا فاشیستی بۆر هەنا لەناو جەهەپەدا فاشیستی سپی هەنا. ئەمەیان ڕاستیەکە. بەڵام کاتێک لایەنێک هێڕش بکاتە سەر ئۆپۆزیسیۆن بەو شێوەیە سەرۆکەکەی دوای 3 ساڵ دوای هەڵبژاردننی لە کار لا ببە سەرۆکی حیزبێک کەسێکیکە کە لە هەڵبژاردن دۆڕاندوویەتی هەم لە بەرامبەر ئەردۆغان دۆڕاندوێتی هەم لە هەڵبژاردننی ناوخۆی حیزبدا دۆڕاندوێتی مەبەستم کەماڵ قلشدار ئۆغڵوە بهێنێتەوە سەردەسەڵات و ئامادەیە کە ئەو لە جیاتی ئێکران ئێمامۆغڵ ئەمجارە ببێتە ڕکەبەری ئەردۆغان لە هەڵبژاردننی سەرۆکایەتی چونکە ئەردۆغان پێی فێرە پێی دەوێری 2000 پێی بڵێ ئەتۆ تێرۆریستی ئەتۆ پەکەکەی ئەتۆ عەلەوی خەلاص چوو کۆمەلگای تورکیا و کۆمەلگای سونی ئیسلامی تورک چەپڵە لە بۆ ئەردۆغان لێدەن چونکە کۆمەلگایەکە بە فاشیزم پەروەردەکراوە. لە بۆ هەندێ ئەمانە هەر هەمیان لە سای تۆماس باراک ڕوودەدەن و لە ئایندەدا ئەمە گەورەتر لێ. بەڵام لەو بەرنامەیەدا زیاتر مەبەستمە ڕۆلی تۆماس باراک ئەمجارە لە عێراق ڕوون بکەینەوە. ئێستاکە لە بەرنامەی ئەمڕۆ بەیانیدا باسم کرد ئەمریکا ڕێگایەکی نییە لە بەرامبەر ئێران یان ئەوە تا دەبێ بە ئەتۆم لە ئێران بدەیت یەک ئەتۆمیش بەس نییە چونکە ئێران زۆر گەورەیە. ئێران ژاپۆنیان نیە، ئێران هێرۆشیمانە ناکازاکی نییە، ئێران سەدان ناکازاکی وشی هێرۆشیمای هەیە. دەبێ ئەتۆ چەندین نوکلەری لێ بدەیت یانیش دەبێ ئەتۆ تا ڕادەیەک لە ژێرناوی ڕێککەوتن لەگەڵی تا ڕادەیەک داخوازیەکانی ئێران بەجێ بگەین. جگە لەو دوو مەرجن نییە. لە بۆ هەندێ ئەمریکا کامیان دەکا ئەمریکا ئەتوانێت بە ئەتۆم لی بدە. بەڵام ئایا ئەمریکا سەر دەکەوێ؟ هیچ گەڕانتیەک نییە. زۆر گەڕانتی هەیە کە لە هەموو شتێک بدۆڕێنێ لە ئەمریکاش بدۆڕێنێ ئەمجارە و جیهان بێتە سەر قات
چۆن ئێستاکە لە ئەمریکادا خەڵک لەسەر پێیانە لە دژی ئیسرائیل لە دژی فاشیزمی ئاین پەرستی ئیسرائیلی کە بەتەنیا وابزانم کوردەکانی بەرەی کوردایەتی پێیان وایە دەوڵەتێکی تاقە دەوڵەتی سیکولارە لە ڕاستیدا دەوڵەتێکە دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتێکی هەری دینیە دەوڵەتێکی هەری ئۆلیە دەوڵەتێکی هەری ئاینیە و ئەو ئاینە لەو ئاینەدا فاشیزم هەیە لەو ئاینەدا پێت ئەڵێ لە ژێربەردێکدا ئەگەر کرمێک هەبوو بۆنی عەرەب بۆنی فەڵەستینی بۆنی ئیسلامی لێ هات دەبێ 100 کیلۆمەتر دەوروبەری ئەو بەردا وێران بکەیت بە بۆمب لێ بدەیت بە چینیا لێ بدەیت بە فۆسفۆر لێ بدەیت ئەوە مەنتیقیانە بە ئاشکرا گوتیان ئەگەر حەماس درۆنێکی نرد بۆ ئێمە دەبێ دەگەڕێک ویانیش دەگەڕەکی بەیروت دەبێ وێران بکەین بتەقێنینەوە بە ئاشکرایانی ئەوە لە کاتێکدا بەیروت بەتەنیا گەڕەکێکی شیعەیە بەتەنیا یەک گەڕەکی باشووری شیعەیە ئەوەی دیکە بەیروت یان سونیە یان کریسیانە و دژی حیزب الله بە پێچەوانەی حیزب اللهش بیر دەکەنەوە بەڵام لە بۆ ئیسرائیلەکان ئەمە گرنگ نییە ئیسرائیلەکان ئەوە مسر هەموو شتێکی نەکردووە لە بۆ ئیسرائیل تورکیا هەموو شتێکی لە بۆ ئیسرائیل نەکردووە تورکیا سووریای ڕووخاند لە بۆ ئیسرائیل سووریا گەورەترین دیوار بربەست لە بەرامبەر ئیسرائیل لە ماوەی 6 ساڵ تورکیا ڕووخاندی بەڵام نایەنە سەر تەلەڤیزیۆن ئەڵێن ئەمجارە سڕی تورکیایە ئەمە ئیسرائیلە لەبەر هەندێ لەو حاڵەتەدا تەماشا دەکەین بە کورتی ئەمریکا دەبێ ڕێک بکەوێ لەگەڵ ئێراندا بەڵام کە ڕێککەوت چی لە هاوپەیمانەکانی دیکە دەکات هاوپەیمانەکانی کەندا و پێشتر پێیان وابوو لە سایەی بەهێزی ئیسرائیلدا لە سایەی هەژمونی ئیسرائیلدا ئەوان ئەتوان هاوسنگێک لەگەڵ ئێران دروست بکەن بەڵام ئێستا کە تەماشا دەکەن ئیسرائیلی هاوپەیمانی ئەمریکا 100 قاتی ئێران لە بۆ ئەوان مەترسیدارە و جگە لە ئیماراتی لێ دەرخە هەموو وڵاتانی دیکەی کەندا و وها بیر دەکەنەوە و ئێستاکە لەناو وڵاتانی کەندا و من چاپەمەنیەکانیان زۆر بە دیقەتەوە جێ دەگرم ئێستاکە خەڵکی مفەکریان لەناودا دروست بووە مفەکر بەپێی ئەوان بە ئاشکراڵین کاکە درێە چۆن هیچ کاتێک پێشتر رووسیا لەسەر ئەوروپا هەڕەشە نەبووە ئێرانیش لەسەر ئێمە هەڕەشە نەبووە ئێمە بە خۆمان دەمانەوەی بیکەین هەڕەشە چۆن ئێستا رووسیان کردوتە هەڕەشە لەسەر ئەوروپا رووسیا ئێستاکە ناسەرە هەڕەشە بێ ئەوە هیچ چونکە رووسیا شەڕی ئەوروپا دەکا خۆ شەڕی ئۆکرانیا ناکە رووسیا شەڕی ناتۆ دەکا بەڵام بە دەرەجەیەک شەڕی ئەوروپا دەکە ئەو درۆنانە درۆنی ئەڵمانینە درۆنی بریتانی نەیانی ئێرانیش بە هەماش عەرەبەکان لە بەرامبەر ئێرانیش هەمان بۆ چویان ئێستاکە خەریکە لا دروست دەبێت لە بۆ هەندەی دەبێت هاوسەنگێک دروست بکەن نە تەسلیمی ئێران ببن نە تەسلیمی ئیسرائیلیش ببن ئیسرائیل وەکو قەڵغانێک لە بۆ خۆ بەکاربێنن و تورکیا و پاکستان و مستر ئەکرێ ببنە هێزێک بەڵام ئەو هێزانە هێزی کەنداو نین جوگرافیایەکیان لە کەنداو نییە ئەتوانی ملیۆنێک سەربازی ئەوانە بین یەکەندا و نان و خۆراکیان بدەیت لەو وەزعدا بەخێویان بکەیت و بەتەنیا بەخێوی نان و خۆراکیش نییە ئەوانە F-35یان هەیە F-16یان هەیە تانکیان هەیە تۆپیان هەیە سەربازێک دەڕوە سەربازێک دێن نەخۆشخانەیان هەیە کۆمەڵێک خەرجیات و مەسروفاتی دیکەیان هەیە هەر سێ وڵاتی برسینە مصر برسیە پاکستان برسی تورکیا برسیە کەواتە دەبێ کەندا و هەموو مەسرفی خۆ بداتەوە بەڵام یەک لە نەخشەکانی تۆماس باراک هاتنەوەی تۆماس باراک گرنگی تۆماس باراک وەکردنی بە نوێنەری عراق ئەوەیە کە عراقیش بخاتە ناو ئەو هاوپەیمانیەی نزیک کەنداو ئەمە مەرج نییە ئەو هاوپەیمانیە ڕاستە و خۆ قەڵغانێک بێ شووری خۆی لە بەرامبەر ئێران لە ڕابچێکی لە دەقەیەکەمیندا بەڵام پەیتا بە پەیتا لە ژێر ناوی سربەخۆیی پەیتا پەیدا حەشدی شعبی تەصفیە بکە بیهێنێتە ناوخۆی و لە هەمان کاتدا خۆی نزیکی کەنداو بکاتەوە ئابووری لەگەڵ کەنداو بکە مەسافەتێک لە بینی ئێران هەندێک دروستکە بەڵام پەیوەندیشی هەبێ پەیوەندی دیپلۆماسی و هاتوچۆ کولتوری بەهێزیشی هەبێ و عراقێکی دەوڵەمەند هەرچەندە عراق ئێستا هێزی سەربازی نییە بەڵام عراق لەگە وڵاتانی کەنداودا ڕێک بێ بتوانێت ئەو بۆشایی هەندێک پڕ بکاتەوە چونکە عراق وڵاتێکی کەنداوە
تێگەی هاتنی تۆماس باراک ئەوەیە و دروشمەکانی تۆماس باراک و ئەردۆغان کە دەیانگوت برایەتی کورد و تورک و عەرەب لە ڕاستیدا من ئەوەی لێ دەخوێنمەوە لەو برایەتیەدا بەتەنیا پەکەکە نییە لەو برایەتیەدا لە هەمووی زیاتر یەکێتی و پارتی هەنا یەکێتی و پارتی بۆ ئەوەندە لە سەرەوە هەرچەندە پێیان ناخۆشە پرۆسەیەک بنای پرۆسی ئاشتی دروست ببێ بەتایبەتی پارتی یعنی لە بەرژەوەندی استراتیژی پارتیدا نییە بەڕاستی پێتان بڵێم ینی مەسەرەکە سیاسیە بەرژەوەندی سیاسیە لە بەرژەوەندی سیاسەتی پارتیدا نییە کە کێشەی کورد بەو شێوەیە چارەسەر ببێت کە عەبدوڵڵا ئۆجەلان و باخچەلی دەیانوێ بەڵام سیاسەتێک لە سەرەوترەوە داڕێژراوە دەبێت کوردیش بکەوێتە ناو ئەو هاوپەیمانە ئەمە سەر دەکەوێت سەر ناکەوێت چەندی سەر دەکەوێت هەر قسێک ئەمریکا گوتی ئایا سەر دەکەوێت وەکو ئاەتی قورئان نەخێر هێزی دیکە لە ناوچەکەن دینامیکەتی دیکە لە ناوچەیە بەڵام هاتنی تۆماس باڕەت هاتنەوەی تۆماس باڕەک ئەمجارە بە تایبەتی بۆ ناو عێراق و بە تایبەتی بۆ ساحەی باشووری کوردستان زیاتر ئەوەی لێ دەخوێنرێتەوە کە لە ئایندەدا ڕنگ ببین لیرەدا ئەمانەی کە هەموو هیوایەکی خۆیان عەقلی خۆیان ویژدانی خۆیان توانای خۆیان هەموو قفڵ کردووە هەمیان بۆ بەستەوە کەینی ئەمریکا و ئیسرائیل گلۆپی سەوزمان بۆ هەڵدەکەن بۆ ئەوەی ئێمەش وەکو چەتەکانی کەرەج لە چۆن ساڵی 91 بەربوون لەناو باشوور و باشووری کوردستانیان تاڵان کرد و هەموو دینامیکێتێکی کۆمەڵایەتی و کولتوریان لەناو برد وشکیان کرد ئێستا کە کردوتیانە مەلەوانگەیەک بە خۆیان شەو ڕۆژ لە چاپەمەنیدا هاواریان لێ هەستاوە ئەی هاوار عەرەبی بە شۆرت عەرەبی بە دەرپێ کورد لە هەولێر و سلێمانی ئێمەیان خوارد چونکە سەد عەرەبی زگورتی بە دەرپێکی کورد شۆرتیش نییە وەکو شۆرتی ئەوروپا شۆرتی ئەوروپا توندە ڕێکوپێکە خۆ ناتوانانی بیهینە خوارێ بەڵام ئەوانە شتێک لەبەر دەکەن زۆر خەفیفە هەموو شتێک دیارە هەموو شتەکانی ژێرەوەیان هەموو کەلوپەلەکەیانی دەڕنافیز و پلایس و ئەم شتانە هەمووی دیارە و ئەکرێ بەبایەک بێتە خوارەوە ئەمانە 100 کەس گروپی 100 کەسی و 50 کەسی دەکەونە ناو بازاڕەکاندا جێگایەک نامێنێت لە بۆ خێزان کە بە ئارامی بتوانی هاتو چۆ بکە و بجوولێتەوە ویانش بچێتە سەیرانگایەک بچێتە شوێنی چووکو ئەحمەداوە گەلی عەلیبەک بێ خاڵ نازام چی جێگایەک نامێنێت هاوارێکی ویان لێ هەلێ هەڵساوە ئەو خەڵکە مەبەستم ئەو دینامیکی میکێتەیە ئێستاکەش ئەو هێزە چەکداری و نیم چەکداریانێکە لە دەرەوە یعنی ناسیۆنالیزمی خارجی کوردی ئێران نابێت چاوی لەوە بێ ئەو معنای ئەوە نییە هاتنەوەی تۆماس باڕەک ئەوە نییە کە ئەمانە تەیار بکە لە بەرامبەر ئێراندا نەخێر لە بەرامبەر ئێراندا دەوڵەتی عێراق لە ناو دەوڵەتی عێراقیشدا کوردەکان دەبێت پابەندی مەرکەز بن و لە هەمان کاتدا مەرکەز سیاسەتێکی مەرکەزی هەبێ نزیکی کەنداو بێ بە گشتی من شتێکی وای لێ دەخوێنمەوە نامەوێ لەمە زیاتر بەرنامەکە درێژ بکەن دەمەوێت 20 دقیقە قسە بکەمەوە 23 دقیقە قسە دەکەم و داوای لێبوردنەکەم هەندێکتان پرسیارتان نووسیوە ئێستا کە بەڕاستی کاتم نییە بدەبێ بڕۆم بسمە درەوە بەڵام کاتان لێ دەکەم ئەو پرسیارانە کە ئێستا نووسیتانە بە تایبەتی کاک ئەحمەد کاکە عەبدوڵڵا کاک دیار عومەر وابزانم پرسیاریان نووسی و پرسیارەکانتان دەبینم تکاتان لێ یەکەم یەک داوای لێبوردنم لێ بکەن بەڕاستی دەبێت چونکە ئەو ئێستاکە شفتی ئێوارەم هەیە دەبێت بچمە کار هەر ئێستاکە درنگش کەوتومە تۆزێک بەڵام ئەگەر پرسیارەکانتان سەر لە نوێ دوای تەواوکردنی بەرنامەکە لە بەشی چاتدا
بنووسن لە بەشی چاتی یوتیوبدا ئەو کاتە من ئەتوانم پرسیارەکانتان ڕاستەوخۆ ببینم. ئەو هاوڕێیانەی کە بەرنمەکانی ئەمڕۆیان نەبینیون تکایە لە کەناڵی یوتیوبدا تەماشای دوو بەرنمەکەی دیکە بکەن کە هەر یەکێکیان 10 دقە یان 15 دقە زیاتر ناخایێنی لەوێشدا شتی گرنگم گوتوونە. دەبێ تۆزێک یەک دوو ڕۆژی دیکە چاوەڕێ بکەین ئەو تەلەفۆنەی ترامپ و نەتەنیاهۆ زۆر شتی گۆڕی و لە ئایندەدا زۆر شت دەگۆڕدرێت لە پەیوەندی ئەمریکا و ئیسرائیلدا لە بەرنمەکانی پێشودا باسم کردوونە تکایە تەماشایان بکەن. و ئەگەر پێتان وایە ئەم جۆرە بۆ چوونانە ئەم جۆرە زانیاریانە ئەم جۆرە هەڵسەنگاندنانە لە میدیاکانی دیکەدا کەم دەبینن مەرز نییە ئێوە 100% لەگەڵی دابن. من هەموو زار وتومە بۆچوونەکانی من هەموو کەس لەگەڵی دانیە و پرسیار دروست دەکەن، بەڵام بۆچوونەکە ئەو بۆچوونانە پێم وایە هەندێک وا دەکات خەڵک کراوە بێ بتوانێت هەندێک زیاتر بیر بکاتەوە لە ئەنجامی بیرکردنەوە ناکۆچیدا شتی نوێ دێنە ئاراوە و سوودی لە بۆ هەردوو لایەنمان دەبێت لەو سوارچەوەیدا. ئەگەر پێتان باشە تکایە ڤیدیۆکانمان لە بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن، بەتەنیا خۆتان تەماشا مەکەن، بەتەنیا خۆتان سوودی لێوەرمەگرن. تکاتان لێ دەکەم لەسەر سوسیال میدیاکانتاندا ڤیدیۆکانمان شێر بکەن. ئەمە نابینمە تاوەکو ئێستا 43 کەس تەماشا دەکەن، بەڵام کەم دەبینم ئەو شتە و هەوڵ بدەن بەردەوام زەنگوڵی ئاگادارکردنەوە لێ بدەن. ئەوانەی نەبوونەتە سوبسکرایب ئێهمال مەکەن، تکایە سوبسکرایب بکەن. هەتا بەرنامەی ئایندا کاتێکی خۆشتان بۆ دەخوازم داوای لێبوردنتان لێکم کە ئێستا ناتوانم وەڵامی پرسیارەکانتان بدەمەوە، بەڵام پرسیارەکانتان سەر لە نوێ بنووسنەوە دوای کۆتایی هێنان بۆ لایفەدا بە دڵنیاییەوە وەڵامتان دەدەمەوە هەر بژین.